لە دوای 31 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی کوردی هێشتا هاوڵاتیان بە دەستکەمی کارەبا و زۆری نرخەوە گرفتارن. مانگی ڕابردوو لە سۆران 12 کاتژمێر کارەبای حکومی بە هاوڵاتیان دراوە، لە بەرامبەردا مۆریدە ئەهلیەکان 9 کاتژمێر کارەباکەی تریان پڕ کردوتەوە و بۆ هەر ئەمپێرێک 12500 دیناریان لە ماڵان وەرگرتووە. ئەمەش نیگەرانی و ناڕەزایەتی لێکەوتۆتەوە. دەبینین حکوومەت لەگەڵ دانانی پێوەری زیرەک بۆ ماڵاندا ئەو پێوەرە زیرەکە خۆی لە ئەساسدا دەبواە بۆ چاکسازی تێداکردنی کەرتی کارەبابایە لە سنوورەکان لە هەرێمی کوردستان، بەڵام جگەلەوەی چاکسازی تێدا نەکرا، کرێی کارەبای حکومی زیاد کرا و کرێی مۆلیدە ئەهلیەکانیش زیاد کرا. کرێی کارەبا دەبینین لەم مانگەدا 12 بۆ 12500 کرێ هاتۆ بۆ هەر ئەمپێرێکی کارەبا کە ئەمەش بارگرانیی زۆری لەسەر شانی هاوڵاتیان بەگشتی دروست کردووە. لە ڕاستیدا حکوومەت پێشهاتنی پێوەری زیرێک مژدە ئەوەی بە هاوڵاتیاندا کە ئەم پێوەرە دۆخی کارەبا لە هەرێم کوردستان باشتر دەکات و بارگرانی قورسایی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست ناکات، بەڵام ئێمە دەبینین پاش بەستنی ئەم پێوەرە ئەمە بە پێچەوانەوە دەرچوو، هەم دۆخی کارەبا خراپتر بووە، کاتژمێرەکانی پێدانی کارەبای گشتی کەمتر بوونەتەوە و بارگرانیش لەسەر دۆخی هاوڵاتیان دروست کردووە بە پێی ئەو پڕەپارەیە کە مانگانە بۆ هاوڵاتیان دێتەوە. ئەمە جگەلەوەی کە کرێی مۆلیدەکان بە تایبەتی لە سنووری ناوچەی سۆران زیاد لە پێویست دێتەوە و بارگرانیش زیاتر لەسەر هاوڵاتیان دروست کردووە. پێشووتر بەڕێوەبەراتی کارەبای سۆران هۆکاری کەمی کارەبای نیشتیمانی بۆ ئەوە دەگەڕاندەوە کە هێڵەکانی گواستنەوەی کارەبای قەزاکە توانایان دیاریکراوە و ناتوانن کارەبای زیاتر بگوازنەوە. ئەگەرچی لە ئێستا ئەم گرفتەش نەماوە و پرۆژەی تر لە بواری گواستنەوەی کارەبا جێبەجێ کراوە و وێزگەکانی کارەبا فراوان کراون کەچی کاتژمێرەکانی پێدانی کارەبا زیادی نەکردووە. کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی لە سنووری ئیدارەی سۆران 12 کاتژمێر کارەبای نیشتیمانی هەیە. ئەو 12کەی بە ئیشپێکردنی مۆلدە ئەهلیەکان پڕەگرێتەوە، لەبەرەوەی شەوەکان درێژن، لە سەعاتاری ئێوارانەوە مۆلدە ئەهلی ئیشەکە تاکو یەکی شەو، بۆیە ڕێژەی ئیشکردنی کاتژمێرەکانی مۆلدە ئەهلیەکان ئەم مانگە تا ڕادێکی زۆر بەبراورد لەگە مانگەکانتر زیاتر بوو و نرخی ئەمپێری کارەباش لە 12000 تاکو 12500 دینار بوو. ئەگەرچی لە سەرەتای دەستپێکردنی بەستنی پێوەری زیرەک بۆ چارەسەرکردنی کەمی کارەبا باس لەوە دەکرا کاتژمێرەکانی پێدانی کارەبا زیاد دەکەن، بەڵام وەزیری کارەبا لە چەند ڕۆژی ڕابردوو وتی ئەگەر خەڵکێک وا حاڵی بوو بێ پێوەری زیرەک کارەبا زیاد دەکات، وانییە و تەنها بۆ کۆنتڕۆلکردنی زیادە ڕۆیەکان و هاتنی پسوولەی کارەبایە بۆ ماڵەکان. هەیڤانە پێش کو عەداب چتە ماڵە ئەپ پسوولە دێ پرێکاڤا پیڤەراتێتە وەرگرتن و تەبعکردن و بۆ هاوڵاتی چیت. یعنی مەبەستە سەرەکی ئەوەیە بەسەکە خەڵکێک و ساتێ بگەیت کو پیڤەرێ زیرەک دێ کارە بێ بەرەهەمبی نەخێر ناوێوی بخوا پیڤەرێ کارە بێ. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.